بەرە بەیانێکی زووە ئێرە کوشتارگەی هەولێرە ئەو ئاژەڵانەی خێرخوازان و خواپێداوان ڕادستی دەزگای خێرخوازی بەخشینیان کردووە بۆ ئەوی بکرێتە قوربانی ئامادەن. ژمارەیان 82 ئاژەڵە 61 بچووک و 21 گەورە. دوای ئەنجامدانی پشکنینی پێویست لێرەوە قوربانیەکان سەردەبردرێن و قۆناغ بە قۆناغ جیا دەکرێنەوە تا دەکرێتە پشکە گۆشتی بچووک، دواتر دەخرێتە کیسی نایلۆن و لە ڕێگای ساردکەرەوەکان دەگوازێتەوە شوێنی دابەشکردنی. لەژێر دروشمی فەسەڵی لێڕەبیکە وەنحەر دەزگای خێرخوازی بەخشین ئەم ساڵش وەکو ساڵەکانی ڕابردوو پرۆژەی قوربانی ڕاگەیان. ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر لە دووەم ڕۆژی جەژندا هەستین بە ئەنجامدانی قوربانی کە خێرخوازان قوربانیەکانی خۆیان گەیاندە نووسینگەی هەولێر و ئێمەش قوربانەکان ئەمڕۆ لە کوشتارگەی شاری هەولێر قوربانەکانمان ئەنجام دا و کە پێکهاتبوون لە 21 سەر ئاژەڵی گەورە و هەروەها 61 لە بزن و مەڕ و بەران. ئەم قوربانیانە دیارە لەلایەن خێرخوازانەوە دەبێت کە ساڵانی ڕابردوو و لە ئەم ساڵیشدا دیار قوربانەکانیان گەیاندە لای ئێمە و ئێمەش ئەمڕۆکە لە قەسابخانەی هەولێر قوربانەکانمان ئەنجامدا و دواتریش ئەو ناوانێکە لای ئێمە تۆمار کراوە کە زیاتر لە سەدان کەسی بێباوک و هەژار و نەدار لە شاری هەولێر و دەوروبەری هەولێر ئێمە لە ڕێتیمەکانمانەوە ئەمڕۆ قوربانەکە دابەشی سەر ئەم خەڵکەی دەکەن ئینشاءڵڵا. دەزگای خێرخوازی بەخشین بەشە قوربانیەکان لە ڕێگای لیستێکەوە کە پێشتر ناویان تۆمار کراوە بەسەر هەژاران و نەداران و کەم ئەندامان و بێباوکان و نەخۆشاندا دابەش دەکات. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین و زۆر سپاسنامەیان دەکەین ئەو برا ئەوەی یارمەتیمانەدا و زۆر مەمنونین و دالە و خێرخوازانش دەکەن یارمەتی بەخشین بدەن بۆ ئێمە وێن. ئەمە زۆر سپاسیان دەکەم هەتا دەمرم بەس سپاسیان دەکەم بەس دوعایان لێ دەکەم. خوا خێریان برسی زۆر یارمەتی من دەدەن. خۆی گەورە پاداشتی دەزگای خێرخوازی بەخشین بداتەوە بۆ دابەشکردنی ئەو گۆشتە بەسەر فەقیر و هەژاران و بێباوکان. خۆی گەورە نمونەیان زیادکە بەڕاستی کارێکی جوانە، کارێکی باشە، هەر هیچ نەبێ تۆزێک باری سەرشانی ئەو خەڵکە کەم دەکەنەوە. خۆی گەورە پاداشتیانداتەوە نمونیان زیاد بێت و مەمنونی هەمووتانم خێرتان بنووسێ خواستی ئەوەی ترتان بداتێ بەخوا خۆم هەتی و بارمە هۆین کوڕشم بە خێڵەکەم خوا ئاگادارە تامردن مەمنونی هەمووتانین خوا خێرتان بنووسێ دەرگای ڕایان بۆ هەمووتان بکرێتەوە خوایە. دەزگای خێرخوازی بەخشین وەک نەریتێکی ساڵانە هەڵدەستێت بە ئەنجامدانی پرۆژەی قوربانی گەورە بە هاوکاری خێرخوازان و خواپێداوان و دواتر دابەشکردنی بەسەر هەژاران. ئەمەش یەکێکی دیکەیە لە پرۆژە خێرخوازیەکانی دەزگای بەخشین کە لە ڕێگەیەوە ساڵانە خزمەتێکی بەرچاو بە چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردی دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.